هەر ناوچەیەک بە پێی هەڵکەوتەی جوگرافی ژمارەیە کەلتور لە ناو کۆمەڵگاکەی دروست دەکات. ئەگەر شارێک لە نزیکی ئاو بێت هەر لە منداڵیەوە فێری ڕاوکردن و مەلەوانی دەبن. زۆر کات بۆ بەسەربردنی کاتەکانیان هەندێک کاتیش بۆ پەیداکردنی سەرچاوەی بژێوی ژیانیان سوودی لێ دەبینن. 25 ساڵ بۆ 27 ساڵ ڕاوکردن لە شوێنێکی ئاوا هەمیشە ئەمە بێتە خولیایەکی تایبەت. هەر لە مناڵیەوە ئێمە من پیشەمان بووە لە مناڵیەوە بەردەوامی ئێمە لەگەڵم دەریاچە و لەگەڵ ڕۆخی ڕووباری سیروان و چە میدیەوانە ئێمە ئەم جاردەیە بە بەردەوامی ئێمە دووبارە ئەەکەینەوە. ئەڵبەت وەرزی ڕاوکردنەکانیش تایبەتن ئێمە هەمیشە لەو کاتانە دێنە ئێرە کە وەرزی ڕاوکردنە. قولاپەکانیان فڕێ دەدەن ناو ئاوەکەوە بە هیوای بەختێکی باشەوە کاتەکانی خۆیان بە قسەی خۆش یادگاری منداڵی لە ڕۆخی بەنداوی دەربەنیخان بەڕێ دەکەن. بۆیان گرنگ نییە چەند ماسی ڕاو بکەن. ئەوەی ئەمە لەسەری دانیشتوین ئەمە کەڵکێکە و لە خوارەوە لەنگەرمان پێگرتووە بۆ ئەوەی لە کاتی بارانبارین و یاخود ڕەشەبا نەیجوڵێنێت. ئەمە باشە بۆ ئەوەی کە ئەگەر ڕووی سەری ببینی تەختە لەکوێ تۆ لەسەر ئەو بەردانە ڕاو بکەیت و وارەکەت بە ئاڵسکێ لە بەردەکان و لەو درک و لەو زریسکەیە لەکوێ لێرە بێت کە ناگیسێتەوە بۆ لە کاتێکیاوە تۆ تا قولاپ هەڵەدەیت ئەبینی وایرەکە لەگەڵ دەستا ئەڕوات. ئەمە کار ئاسانیە جگەل لەوەش لەو ڕۆژانیش ئەگەر تیشکی هەتا و با بڵێن ناڕەحەت بێت ئەتوانی لێرەوە کەپێکی بۆ ئەەکەیت و کە ئەو ماسێ ئەبێ بۆ قولاپەوە ئیتر بیری لە لای هیچ شتێک نامێنێت تەنها قولاپەکە و ماسیەکە نەبێ هەموو ناڕەحەتی و پێتاقەتی و هەرچەنێ خەم و خەفەتی هەبێ بە باچێ لەو کاتا کە تۆ ماسیە گریت و ڕاوی ماسیەکەەکەی. ئەم گەنجانە دەڵێن ڕاوماسی لە منداڵیەوە بەشێکە لە کللتوری ناوچەکەمان و ناتوانین وازی لێبێنین. 12 جۆر ماسی لە بەنداوەکە هەبووە لەوانە بزە و سوورە و زەراعە. هەفتەی چەند جارێک دێینە سەر ئاوی بەنداوەکە بۆ ڕاوە قولاپ هەرچەندە وەک جاران ماسی تێدا نەماوە. ڕێبین محەممەد شارپرێس دەربەنیخان.